چوارچێ ئەو بەرنامەی کەم ساڵ مندامەناوە بە هاوکاریشی تیملەکانی باڵای تیملەکانی کوردستان و لیژنە تیملەکانی هەموو قەزاناهەکان و بە ئاگاداری و چاودێریەکی تۆپی سلێمانی کە لە پشووی ئەم ساڵە چەند خولێکی ڕایەنانمان کردو لە ئاستی دی کە بریتە لە ئامادەکردنی ڕایەنەر بۆ خولەکانی سی و سەروتر بۆ ئەوەی کە بۆی هیوایە چونکە ئێساری هەموو یانەکانی کوردستان هەموو ڕایەنەکانی خاوەن بڕوانامەن و ئەزممویان پیا کردووە ئیتر کاتی هاتوێمە بەڕاستی لە ئاسی خواری تیملەکان کار بکەین بۆی ڕایەنەی تیملەکان بگەینە ئاسیێک کە بتوانن تیملەکان لەسەر بنەمایەکی زانستی پێش بخەن و لەلایەنی ڕۆژمیری وەرشی شارەزا بن لایەنی پەرودەی شارزان بۆ ئەوی تا ڕادێکی زۆر بتوانین کۆنتترۆلی خولی تیملەکانش بکەین. زۆر سپاس بۆ لیژنە تیمەکانی سیوانی کە ساوا بەخوردنەوەی ئەم خولی ئاسی ڕاهێنانی دی بۆ ڕاهێنەری تیملەکان بەسەرپەرشتی ڕاهێنەر کاخەسر و گورون کە زۆر ماندوو بۆ لەکەوانە بەڕاستی ئەم خولە زۆر پێویستە بۆ ئێستای ئێمە بۆ بەرەوپێشوونی وەرزش لە شارەکەمانە چکە بەڕاستی تیمەکان ڕاهێنەرەکان لەو ئاستە پێویستیان نەبوون تا ئێستا بتوانن یاریزانەکان بە ئاستێکی باش پێ بگەێنن